ئەو هەلومەرجەی ئێستا هەرێمی کوردستان نەبوو کە پێویستی بە یەک ڕێزی هەیە و پێویستی بەوە هەیە کە باس لە لێپسراوەتیەکان بکرێت و هەر لایەنێک لێپسراوەتی خۆی بگرێتە ئەستۆ بۆی بتوانین ئەم قۆناغا تێپەڕێنین و ئەبێت باسی لە بەرنمەیەک بکردایە بۆ ئایندە چکە ئێستا ئێمە ئەزانین ئەم هەلومەرجەی ئێستا چۆنە وازانین گۆڕانیشی بەسەردا هاتووە ئەو دۆخی کە لە ئارەدا بوو گۆڕانێکی زۆر بنچینەی بەسەردا هاتووە ئایا ئێمە ئێستا بەرەو چی ئەچین؟ ئەبووای بەرنمەیەک لەم بارەیەوە هەبێت بە دڵنیایەوە ئەم پەیامێکی زۆر خراپ بوو و چاوەڕوانی ئەوە ناکرا. مەبەستم ئەوەیە کە یەکێک ئەو لێپسراوەتیە گەورەی هەبێت ئەبێت خۆی هەست بە لێپسراوەتی بکات سەبارەت بەوەی کە لە کاتی شەڕ و لە کاتی ئاشتیە. یعنی ئەمە خۆت زیینەوەیە لە لێپسراوەتی ئەو شکستەی کە لە کەرکووک هاتووەتە دی. ئەو لێپسراوەتیە پەیوەندی بە پۆستەکەەوە هەیە. بۆ نمونە کە وەزیری بەرگری ئەچێت بۆ شەڕێکی دیاریکرا لە هەر وڵاتێکدا خۆی سەرپەرشتیاکات ئەم بەرپرسیارە لە ئەنجامەکانی سەرکەوتنەکە. هەر بۆ نمونە تۆ پێشببینی بەیاننامەیەکی واتە کرد ئەگەر هێزی پێشمەرگە سەرکەوتنێکی زۆر گەوری بەدەست بهێنایە لە کەرکووک بە دڵنیایە و بەیاننامەیەکی زۆر گەوری بڵاوە کردو بە ناوی خۆیەوە و هەموو سەرکەوتنەکەی ئەو کەسی کە لێپسراوەتی لە ئەستۆدایە سەرکەوتنەکە ئەکرد بە هی خۆی. هەمووشمان ئەزانی کاتێک کە شکست دێتە دی لە شەڕە هەموو کەس خۆی لێ ئەدزێتەوە ئەڵێت ئەو شکستە لە ئەستۆی من نییە و هەوڵی ئەوە ئەدات کەسانێک بدۆزێتەوەش ئەو باڵی شکستەکە بخاتە ئەستۆی خۆی. ئەم بەیاننامەیە بڕێک بە دوای لایەنێک ئەگەڕێت بۆ ئەوی تاوانباری کات سەبارەت بەوەی کە ئەم شکستە بەهۆی ئەمەوە ڕوویداوە. ئەوەی کە ڕووداوە من ئەمەد باسی بکەم بەو جۆرەیە. سەنگەری یەکەم لە ناوچەکەیە سەنگەرێک بووە لە ناوچەی تەلوەرد. ئەم شوێنە ئەم سەنگەرە هێرشێکی زۆر گەورەی هاتوۆتە سەر شەڕێکی زۆر گەورەیان کردو تا ماوەیەکیش بەرگەیان گرتووە و بەرپرسیشیان داونەتەوە. بەڵام لە کۆتاییدا ئاستی هێرشەکە ئەوەندە سەخت بووە ناچار بوون بکشێنەوە. لەگەڵ کشانەوەی ئەم هێزەیە هەرچی هێزی پارتی دیموکراتی کوردستان بۆ لەوێ کشاوەتەوە. یان ئەگەر هەردووچی هەر کشانەوەیە بەڵام کشانەوەی یەکەمیان پاش شەڕ و پاشەوەی کە شەهیدیان داوە چەندین کەسیان لێبریندار بووە کشاونەتەوە دواوە. ئەوەی تریان کشانەوەنی ئەوەی تریان ڕاکردنە دوشتی جیاوازە.